خارە برێتەوە چ دەکەی لێرە؟ ناکەم لێ لە سزن هەراتی ما هەراتنی چ خارە کامنی خاردانێمە بەسەوە حکمم تەواو بۆ هاتمەوە برە حکمی چه حالی تۆ چ دەکەی لێ ئێستا؟ هاتیمەکنە تۆ خوارزای تۆ نیمە برە خوارزای چه حالی چ گەڕای ئەم نەدیتەوە؟ هاتیمە خارە ئیشم پێدا برە ئیشی چ؟ واتە بێوە 3 ساڵە لە شەرمان ناتانم تەماشای ناوچاوی یەک قزمی بکەم ناتانم بە تەواوی بچمە ناو مزگەفتێش وەکەلۆ چ هاتێت؟ خارە ئەم ئێستاوە نەمایمە ئێستا من گەڕایتمەوە بس وەناتە کەس نەوانیتە برە ژوور برە بسووە وەرە با کەس تێمان نەگات هەڵۆ ڕاست و ڕەوان پێم برێ لە سزن هەراتی یان بەڕلایان کردی خارە لە هەر نهاتیمە ناخۆ چم کردی قابل لە سزنی هەرێم یعنی ئێستا پۆلیس لە دوو نییە؟ نا بەخوای پۆلیس لە دووم نییە خارە خۆت دزیم نەکردیە نه بابا دزیت نەکردیە کورە تو حیات بردین حیا ئێستا پێم برێ جەناب لۆ چە هاتیرە ها؟ خارە مارێمانەوە هەموو عەشیرەتەکەمان حاشاهان لێ کردم هاتی مەکنەتووە تو خارمی ئەدینارێ خارا خوارزا برند کردن کە حەقیتیان حاشا لێکن ئەتو دزیت کردیە هەستا ئەتو لۆ ناچەکن مامەکەی خۆت لۆ هاتەکرد خانت ها؟ مامەم ناجی؟ مام ناجی ئێستا بچمەکنی دەرکەشم لێ ناکاتەوە خارە ئەتو درنەرمتری لەوی کاکە حەقیتی دەرکە لێ نەکاتەوە براکەم ئەوەندەی ئەم بزانم هەڵۆ تۆبەی گورگ مەرگە خدا عالیمە ئەتو دەجاریت کەس دزی دەکەوە خەت تۆبەی ناکەی هەستە بڕۆ دەری هەستە والله تۆبەم کردیە بە قورعان تۆبەم کردیە بەخوای تۆبەم کردیە بەسەوە سوندان مەخۆ پێم ئێستا تو چ دەبی خارە بەس دەمەوێت بێ مێروکانە ئیشێکی دەکەم نەکنەتوو لێرەش دەمینێمەوە شێوەش لێرە ببینێەوە ئەو زە بە ئیسراحەتی خۆشەیە دەستەشی بۆ کەبابخانەی دابینی هەستە خارە هاوار مەکە من دزنی ئەوستانە کورە تەماشای چ دەکەن هەر کەسە بڕۆ لەسەریشی خۆتان یاڵە دەی نەکۆ حیات بردینە خەکمان لێ کردیتەوە من دزنیمە والله دزنیمە بەقورعان دزنیمە بڕۆ دزی چاوت دەرێ بڕۆ بڕۆ نەستی بڕۆ نەتبین بۆ جارشکەنەوە ئێرانە يوسف هلو يوسف هەڵۆ لێرە چ دەکەی؟ چ دەکەم لێرە؟ باشە نۆ هەمووتان بە منتان گرتێت چم کردیە چ دەکەی؟ بێدەنگ بە بێدەنگ کەس نایدێتی؟ نا چێ پێم نارێ وەرە ژوورێ؟ خوشک و داکم لە ژوورەیە یوسف لەکەینەوە خوشک و داکت لەگەر خوشک و داکلی من فەرقیە بووە ئێستا تو پێم برێ لێرە چ دەکەی؟ ئیشەکەم پێتە ئێستا مام و خاڵەکان دەم ببینن دوای هەر خۆ لەم نیژ ناگەێنن وەست لێرە بڕۆ بڕۆ پێشکۆ
دورة كاكا دورة لو نتناتينا ئێرەت بەبیر نییە؟ بەبیر نییە 10 ساڵ پێش ئێستا دەهاتی نێرە؟ هەزارها یادگاریمان لێرە هەیە. لەبیرما عایلەی من و تو هەموومان یەک بووین، ئەو گوندە هەموو یەک بوو، بەڵام ئێستا هەمووی خانووە قوڕەکانیان بەجێهێشتی و چووینە خانووە کۆنکرێتەکان. ئەتوژێکێک بووی لەوانە یوسف کە غەڵەتەکی گەورەت کرد. قسەی مەکە یوسف، غەڵەتێک بوو کردم و تەواو، بەڵام ئێستا پاکم. ئێستا تۆبام کردووە، 3 ساڵە لەناو زیندان ڕزامەوە، هەرچی ئازار و چەشتم بێکەسی بێکەسوکاری. ئێستاش دەچمە لای خاڵم بەڕێم دەکا، دەچمەوە ماڵی خوشک و براکانم دەرم دەکەن. بەڵام یوسف زۆر عیبەلۆت، زۆر. ئەمنتو لە منداڵیەوە پێکەوەینە یوسف. ئەگەر خاڵەکانم نێن، مامەکانم نێن، برام نێن، خوشکم نێ، دەبات و هاتبای، دەبا هاتبای لە بۆ مهەجەی، دەبا هاتبایەک نە من. بەس نا، ئێستا لۆم بە دەرکەت کات و هیچ نی. یوسف، غەریبی دەکەم. غەریبی چێ دەکەی؟ فێبی قابلە لانە. چیە یوسف؟ چیە؟ لۆ تێک چووی؟ خۆلانەی چی بەسەر ناتیە؟ هیچی لێ بەسەر ناتیە، بەس وا پێم باشە واز لەلانەی بینی. ئەوە ڕاستە یوسف؟ تێک چووی؟ بەس ئەتوی دەزانێ من چەندم لانە خۆش دەوێت. 3 ساڵی ژیانم لە زیندان هەر بە خەیاڵی بینینەوەی لانە بووە. بەس دەزانی برام 3 ساڵە، 3 ساڵ بی ئەگەر ببتە 30 ساڵیش. خۆشەویستی چەند کۆن بێ زیاتر ئازیز دەبێت. خۆشەویستی من و لانەوە نەبوو، تا ئێستا پەنجەم بە پەنجەی نەکەوتووە. لانەش منی زۆر خۆشە، دڵنیام ئێستاش هەر چاوەڕێی منە. یوسف باشە، ئەوە چوویەوە داوای لانەی مامت ناجی حاشای لێ کردی، ئەو کاتە چ دەکەی؟ دەزانی لە بۆ لانەی ئامادەمە دیسان بگیرێمەوە لە زیندان 10 ساڵی کەش بخۆم. برامە تلۆن دەکەن لە ڕەقی، دیسان دەتەوێت خۆت تووشی مشکلەی بکەی؟ نادەنێ، نا لانە نادەنێ. لۆ لەبەرەوەی ئەتوو دزی ناوت بە دز ڕۆیشتێ لەو گوندەی. وەرە یوسف، هەموو کەسێک ئەو قسەی بە من بڵێ نابێت و بەم نی بڵێین. ئەتو دەزانی کە من دڵم چەند باشە. لۆ ناوی لانەتینا یوسف، لۆوە دەڵێ یوسف. چونکەوە من ئەکیدم لانەت نادەنێ، خۆت هیلاک مەکە و خۆت تووشی مشکلەی مەکە. خێوە یوسف، 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 یوسف لەگەر دوومە. هەموو مرۆڤێک لە جوانی دەبۆی هێزارێکی بکە. من هێزیستانم، من هێزەڵە دەکەم، دناخواوە دەکەم. بۆ ئەوەندە دەکەن، بۆ ئەوەندە حەسەن لێ دەکەن.